بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانی ئەم شەومان بەڕێز کاک خەسرۆ گۆران بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان بە سوپاسەوە لاولێرەوە لەگەڵمان ئەبێت دیارە ئێوە شاگادارن ئەو هەفتەی بۆ بانگەشەی هەڵبژاردن درێژکرایەوە کەمتر لە 2 ڕۆژی ماوە ئەگەر بەو شێوەیەی کە دانراوە بڕوا دەبێ 11 مانگ سێشەممە دەست بە بانگەشە بکردن ئەم شەو مەبەستمە لەگەڵ جەنابیان گفتوگۆیەک لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی پارتی دیموکراتی کوردستان سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بکەین کە بە گوتەی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان باسی چەند تەوەریەک کراوە باسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کراوە باسی بانگەشەی هەڵبژاردن کراوە باسی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق کراوە باسیەوە کراوەکە چەند گرنگە لایەنەکانی هەرێمی کوردستان پێکەوە بچنە بەغدا بۆ گفتوگۆ و دانوستان لەگەڵ لایەنەکان کە تا ئێستا تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پێکەوە لێک تێگەیشتنێکیان هەیە بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنە عێراقیەکان منم شەو مەبەستمە وەڵامی ئەو پرسیارانە وەربگرینەوە لە جەنابی کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە کورتەیەک و پوختەیەک لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆتان. بەڵێ سەلام بەخێر بێن و سڵاو لە زۆر سپاس بینەرانی بەڕێزی کەناڵی کوردستان 24 کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی فراوانی ئەمڕۆی پارتی دیموکراتی کوردستان کۆبنەوەیەکی ئاسایی بوو و ئەو کۆبنەوانە ماوە دەکرێن لە کاتی پێویست ئەو کۆبنەوەیە زیاتر لەسەر هەڵبژاردنەکانی ئایندە بوو لەسەر بانگەشەی هەڵبژاردن بوو لەسەر بارودۆخی سیاسی عێراق بوو و هەروەها لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بوو و لەسەر دانوستاندنەکان بوو نێوان شاندی هەرێم و شاندەکانی بەغدا سەبارەت بە دامەزراندنیان فۆرمکردنی حکوومەتی ئایندەی عێراق و جێبەجێکردنی خواستەکانی گەلی کوردستان هەروەها چەندین بابەتی دیکەشی لە خۆی گرتەوە کە دەنگ و باسی گەرمی ئەو ڕۆژانەی هەرێمی کوردستان و ناوچەکان. باشە کاک خەسرۆ چەندە ئێمە تەوەری باسی ڕۆژی ئەم شەومان تایبەتە بە زیاتر تەرکیزمان لەسەر هەڵبژاردن لە هەڵبژاردننی پەرلەمان لە 30 ئەیلولە بەڵام مەبەستمە مادام یان یەکێک لە باس و خواستی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان پرسی بەغدا و دانیشتن لەگەڵ لایەنەکان بۆ پێم خۆشە لەوێەوە کۆمەڵێک پرسیار هەیە بیکەین ینی ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بڵێن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە وەرەقەیەکی عمل بە پاکێجێک بە کۆمەڵێک پێشنیاز ڕۆشتونەتە بەغدا یەکێ لەو قسانەیە کرێ ئەوەیە کە لایەنە عێراقیەکان وەڵامی ئیجابیان بۆ داواکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە هەرچەندە تا ئێستا بە نووسرا و وەڵامی پارتی و یەکێتی نەدراوەتەوە ئەمە تا چەندە وایە؟ پارتی بەرامبەر بەغدا هەندێک سەوابەتی هەیە و ئەو سەوابەتانە شتێکی مەبدەئین بە نسبەت ئێمەوە ڕاستە ساڵانی پێشووتر لەوانەیە هەندێ متەساهلتر بووینە لەگەڵ بەغدا لە پێناو جێبەجێکردنی ئەو سەوابەتانە بەڵام کە جارێک و دوو جار و خوڵێک و دوو خوڵ ئەم سەوابەتانە جێبەجێ نەکران حتمما ئەم جارە زیاتر داکۆکی دەکەین لەسەر جێبەجێکردنی ئامانجەکانمان و زیاتر سوور دەبین لەسەر مافەڕەوەکانی گەلی کوردستان. ئێمە ویستومانە هەموو لایەنە کوردستانیەکان بەرامبەر بەغدا یەک هەلوێست و یەک تیم بین. جێی داخاتە ئێستاکە تەنها پارتی و یەکەتین بەڵام ئومێد دەوارین و ئومێد ئەوەیە کە لایەنەکانی دیکەش التحاق بە ئەو تیمە بکەن و بە یەک پاکێج بچین بە بەغدا و سەردانەکانی ئەم دوایەی شاندەکانی یەکەتی و پارتی لەگەڵ بۆ ئەو لایەنانەی دیکاوە کۆبنەوە لەگەلیان لە پێناو ئەوە بوو کە خەڵکی کوردستان بە یەک بەرنامە بچێت بۆ بەغدا بۆ ئەوەی دەستکەوتی زیاترمان هەبێتن. سەبارەت بە وەڵامدانەوەی بەغدا بەڵێ ئێمە لەگەل هەردوو قوتوبیان هەردوو جەمسەر
دانیشتنمان هەبووە و گفتوگۆمان هەبووە بەڵام تا ئێستاکە خۆمان یەکلایی نەکردوتەوە لەگەڵ کام جەمسەر دەبین چونکە بەڕاستی سنوور و ئیتاری ئەو جەمسەرانەش زۆر دیار نییە هەندێک لایەن ئەمڕۆ لەگەڵ ئەم جەمسەرن بەیانی لەگەڵ جەمسەری دیکەن و ڕووداوەکانی بەسرا و ڕووداوەکانی خۆپیشەندانەکانی بەغدا و کۆمەڵێک ڕووداوەکانی نوێی ئەم ڕۆژانەی دوایی وای کردووە کە دوورکەوتنەوەیەکی زیاتر و قوڵتر دروست ببێتن لە نێوان ئەو لایەنانە بەڵێ لایەنەکان لەگەڵ ئێمە قسەی باشیان کردووە بەڵام قسە تەنها کافی نییە دەبێت بە شێوەیەکی فاکتە و شێوەیەکی مەزمون وەڵامی خواستەکانی پیشاندی کوردستان بدەنەوە هەوڵ هەیە کە لەو ڕۆژانەی دادێتن چارەسەریەک بدۆزێتەوە چونکە ماوەکە کورت ماوە ئەمڕۆ 9 مانگە سبەی 10 مانگە واتە 5 ڕۆژ ماوە تا ئەوەی پەرلەمان دەبێ سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی دەستنیشان بکاتن و تا ئێستاکە هیچ ئاسۆیەک دیار نییە سەبارەت بە ڕێککەوتنی لایەنەکان بۆ ئەو مەبەستان باشە کاک خەسرۆ دیارە دەرفەتە بودینەوە سەرباسی بەغدا بەڵام ئێستا وتەبێژی کۆمیسیۆن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە داوە لەسەر شاشەی کوردستان 24ش دەرەکەوێت کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت و بانگەشەش لە 11 مانگ واتە ڕۆژی سێشەممە دەست پێیەکە سعات 12 شەو بێگومان کە ئەچێتە ڕۆژێکی نوێوە سبەی شەو ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان چۆن خۆتان ئامادە کردووە و هیچ گۆڕانکاریەکەی لە هەڵوێستان سەبارەت بەوەی کاڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ یاخودنا یار سوورن لەسەر هەڵوێستی پێشووترتە ئێمە یعنی ئەوە بژاردەی حکوومەتە حکوومەت کاتی خۆی سی مانگینەوەی دەستنیشان کرد وەک وادەی هەڵبژاردن و هەموو لایەنەکان ڕازی بوون و هیچ لایەنێک ئاعترازی نەبوو ئەو کاتە ئەو وادەیە پێش هەڵبژاردنەکانی عێراقی دیاری کراوە و هیچ لایەنێک دژایەتی نەکردووە بۆیە هەڵبژاردنەکان لە وادەی خۆی لە سینۆ دەکرێتن و بەیانی دوای سعات 12 شەو بەیانی کە 12 شەوی 10 مانگ تەواو دەبێت لە دەقیقەی یەکەم کاندیدەکانی ئێمە هەڵدەستن بە هەڵمەتی خۆیان و هەڵدەستن بە هەڵواسینی پۆستەر و ئەفیش و فلێکس و وێنەکانی خۆیان لە سەرتاسەری کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش لە 11 مانگ واتە لە ڕۆژی دەست پێکردنی هەڵمەتەکە دەست بە هەڵمەتی هەڵبژاردننی خۆی دەکاتن و یا لیستی خۆی کە لیستی 1970 بە شێوەیەکی فەرمی ڕادەگەێنێ. باشە کاک خەسرۆ جەنابتان بەرپرسی دەستگایەکی گرنگ و هەستیاری وەکو دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانن یەکێک لەو قسانەی کە دەکرا لە هەڵبژاردننی 12 ئایار لە مانگی پێشووترەوە کە لە نیسانەوە بۆ قسە لەسەرەوە کرا کە پارتی دیموکراتی کوردستان ساردا بەرامبەر بە بانگەشە بۆ هەڵبژاردننی عێراق ئایا ئەمە هۆکار ئەوە بوو کە هەڵبژاردنەکە هەڵبژاردننی عێراق بوو پارتی زۆر مەیلی لێ نەبوو یان ئەمە شێوازێکی نوێی بانگەشەکردنی پارتیە هێمنانە ئەم جارەش پێڕەوی ئەکات. پارتی هەردەم هێمن بووە و هەردەم بە شێوەیەکی هێمنانە و شێوەیەکی ئاشتیانە و شێوەیەکی لەسەر خۆ هەڵمەتی هەڵبژاردننی خۆی ئەنجام دەداتن. خۆت دەزانی لە وادەی هەڵبژاردنەکانی عێراقی خەلکەکە نەک پارتی خەلکەکە بەعام دلی سارد بوو بەعکسەوە لە ناوچەکانی جەماوەری پارتی ڕێژەی دەنگدان لە هەموو ناوچەکانی دیکەی عێراقی زیاتر بوو. یعنی لە عێراق لە بەسرا کەمتر لە 90% خەڵک بەشداری کردووە لە دەنگدانە تەنانەت لە سلێمانیش کەم بووە لە کەرکووکیش کەم بووە لە مووسڵ هەر یەکجار کەم بووە بەڵام لە ناوچەکانی دەسەڵاتی پارتی کە قاعیدەی پارتی فراوانە لە هەولێر و لە دهۆک و لە بەشێکی زۆری مووسڵ ڕێژەی بەشداریکردن زۆر فراوان بووە و لە بیریشمەکە خەڵکەکە بەشداری لەو هەڵبژاردنانە کرد لە
وادێکی لە کاتێکی خراپ لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی نەفسیەوە دوای داگیرکردنی کەرکووک و دوای هێرشەکەی سوپا و حەشت بۆ سەر ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێم و لەو وەزع ئابوووریە خراپەی کە موچە دوا دەکەوت و پاشەکەوتی موچە هەبوو خەڵکەکە بە زەوقێکی یعنی نەک وها بەرز و بلندەوە بەشداری کرد لە هەڵبژارنەکان بەڵام خۆشبەختانە ئێستا کە ڕۆژ بە ڕۆژ وەزعی ئابووری باشتر بووە موچەکان زووتر دەدرێن خەریکە پرۆژەکانی کە ڕاوەستا بوون دەست پێ دەکرێنەوە لە کوردستان و خەریکە ئابووری وڵات وردە وردە دەبوژێتەوە و وەزعی سیاسیش جۆرە استقرارێک بەخۆیەوە دەبینێت بۆیە تەوەقع دەکەین بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردنەکانی کوردستان گەرمتر دەبێتن و حتمما هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ خەڵکی کوردستان گرنگترە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. باشە ئەوە یەکێکی تر لەو پرسانەی کە کۆمیسیۆن ڕایگەیاندووە بەر لە تۆزێک ئەوەیە کە ناوی کاندیدەکان بۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان پەسەند کراون. من لێرەوە ئەمەوێ پرسیارێک بکەم ینی پارتی دیموکراتی کوردستان لە ڕووی دابەشکردنی جیۆگرافی کاندیدەکانەوە لە دەڤەری گەرمەسێرەوە تا دەڤەری بادینان لە گرمیانەوە بۆ بادینان چۆن دابەشی کردووە و چۆن وای کردووە کە لە هەموو ئەو ناوچانەی کە دەنگ ئەدرێ بۆ پەرلەمانی کوردستان پارتی کاندیدێکی دیاریکراوی هەبێت ئەمە چۆن دابش کراوە بە چه پێوەرێک؟ بە پێوەری قاعدەی پارتی و فراوانی قاعدەی پارتی و هێزی دەنگدەری پارتی ئێمە 38% کاندیدەکانی ئێمە لە سنووری پارێزگای دهۆکن و 39% کاندیدەکانی ئێمە لە سنووری پارێزگای هەولێرن و 23% کاندیدەکانی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانین. بەڵام ئەمڕۆ لەو هەڵبژاردنانەی لە 30 مانگ دەکرێتن کوردستان یەک بازنەیە خەڵکی زاخۆ دەتوانی دەنگ بۆ کاندیدی خەڵکی سلێمانی بدات و خەڵکی پێنجوێن یان حەلەبچە دەتوانی بۆ کاندیدی هەولێر بدات و هەروەها چونکە کوردستان یەک بازنەیە بۆ دەنگدەر. باش کەواتە هەر سەبارەت بە هەڵبژاردن و دەمەوێت ئەوەش ئیزافە بکەم دەمەوێت ئەوەش ئیزافە بکەم کە سەدی هەفتای کاندیدەکانی ئێمە گەنجن بەشی هەرە زۆری کاندیدەکانی ئێمە لە مەوالیدی هەشتاکانن و بە پلەی دووەم مەوالیدی نەوەتەکان دێت اینجا مەوالیدی هەفتاکان و لە هەمووی کەمتر مەوالیدی شەستەکان. باشە هەر سەبارەت باڵبژاردن ینی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ کۆبوونەوە دەوریەکانی لەگەڵ یەکێتی لەگەڵ هاوپەیمانی و ئاخیر کۆبوونەوەشی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کرا تا ئەو کاتەش قسە لەسەرەوە بوو کاڵبژاردن دوا بخرێت ئەمەی ئێستا کە وردە نیشانەکان و مەعالمی دەرکەوتووە بەڵگەی ئەوەیە کە هەڵبژاردننی 30 ئەیلول بە هیچ شێوەیەک دوا ناخرێت. من لەو قەنەعەتم کە تازە تەواو بڕیاری لێدراوە و بە هیچ شێوەیەک هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دوا ناخرێت چونکە حزبەکان نین یان ئەشخاص نین بڕیاری دەرکەی هەڵبژاردن بکرێ و کەی هەڵبژاردن نەکرێ. حکوومەت دەستنیشانی وادەکەی کردووە بە فەرمیش هیچ لایەنێکی سیاسی داوای لە حکوومەت نەکردووە کە هەڵبژاردنەکان دوا بخرێتن و بە هیچ شێوەیەک مفاتەحەی حکوومەتیان نەکردووە کە نایانەوێ هەڵبژاردن بکرێت. ئەمما لە ناو خۆیان ئەو باسەیان کردووە یان حەزێکی داخلی ناو خۆیان هەیە کە هەڵبژاردنەکان نەکرێت ئەمە شتێکی دیکەیە. بەڕای من هەڵبژاردنەکان هەموو جارێ نەبەس ئەو جارە دەبێت لە وادەی خۆی بکرێتن چونکە هەڵبژاردنکردن ڕۆژێکی پیرۆزە لە مێژووی وڵاتێک کە بە دیموکراتیەت یان بە هەڵبژاردن بەڕێوە بچێتن. یعنی لە وڵاتانی جیهان پێویست بە دانانی وادە نیە وادەکان چەسپاون. ئەمڕۆ لە سوێد هەڵبژاردنە لە سوێد هەموو 4 ساڵ جارێک لە مانگی نۆ لە یەکەم هەفتەی یعنی
دووەم دووشەممەی ئەو مانگە هەڵبژاردنەکان دەبێ بکرێتن نەپێویستی بە حکوومەتە نەپێویستی بە پەرلەمانە نەپێوەستی بە خواست وەرگرتنی ڕەئی حزبەکانە لە ئەمریکا هەمان شت یەکەم سێشەم هەموو مانگی نۆڤێمبەر مانگی 11 هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردنەکان دەکرێت ئەمە لە دەستور تەسبیت کراوە بەداخەوە لای ئێمە ئەو مەجالە هەیە کە تەمەنی پەرلەمان درێژ بکەینەوە و هەڵبژاردنەکان دوا بخاین ئەمە شتێکی خراپە بۆ سومعەتی پرۆسەی سیاسی لە وڵاتەکەمان یعنی ئەگەر بێت و هەڵبژاردنەکان ئەمە ساڵێک دواخرا لەبەر ڕووداوەکانی کەرکووک و داگیرکردنی کەرکووک و هێرشی سوپای عێراقی بۆ سەر کوردستان ئەمە ئێستا کە ئەگە ساڵێکی تریان 2 ساڵی دیش دوای بخەین ئەزانی بۆ میزداقیەتی پرۆسەی دیموکراتیەتی وڵاتمان لە کۆمەلگای نێودەوڵەتی زۆر خراپە بە چاوێکی تر تەمەشای ئەو هەرێمە دەکرێتن و بەڕای من لە بەرژەوەندی ئێمە نییە و لە بەرژەوەندی پێگەی هەرێمی کوردستان نییە بۆیە چەند زووتر هەڵبژاردن بکرێت لە وادەی خۆی چەند باشترە نەخێر هەڵبژاردنەکان دەکرێت تازە بوو تا ئەمر واقعێک و هەموو لایەنێک خۆی حازر کردووە و هەموو لایەنە سیاسیەکانیش بڕیاریان داوە کە بەشداری بکەن و هەر لە زووەوە ناوی لیستەکەی خۆیان بە کۆمیسیۆن داوە ناوی کاندیدەکانی خۆیان داوە بەشداریان کردووە لە تیر و پشکی وەرگرتنی ژمارەی لیستەکانی خۆیان و کۆمیسیۆن کارەکانی خۆی کردووە بە ملیۆنەها دۆلاری سەرف کردووە مەراکزی ئینتیشاری بەڵاو کردوتەوە فۆرمی دەنگدانی چاپ کردووە و هەموو لایەنێک بە تەسەوری من ئامادەن بۆ ئەو هەڵبژاردنانە سبەی دوای سەعات 12 شەو هەمویان بەشداری دەکەن لەو هەڵمەتە هەفتەیەک کۆمیسیۆن هەڵمەتەکەی دواخست بۆ ئەوەی ئەو لایەنانەی کە حازریان نەکردیە لەو هەفتەیە دەرفەتیان هەبێت حازری خۆیان بکەن بۆ بەشداریکردن لە هەڵمەتی هەڵبژاردن و لە هەڵبژاردنەکان ینی هەواڵێکی نیمچە فەرمی یاخود نافەرمی هەبوو تا ڕادەیە کە چوار لایەنە سیاسیەکە ئەوانەی ناڕازین ڕەنگە تاوتوێی ئەوە بکەن کە بایکۆتی هەڵبژاردن بکەن بەڵام ئەمڕۆ کاگنێکی رەوان بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بەوەدا کە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەکرێت و لایەنەکانی دیکەش جەختیان لەوە کردوتەوە نەک تەنیا پارتی ئایا ئەمە بەمانای ئەوەیە کە تەواوی لایەنە سیاسیەکان لە ئێستادا ئامادەن و لاریان نییە لەوەی کە هەڵبژاردن بکرێت و لەگەڵ دەستپێکی بانگەشەی ئەوالیش بانگەشە و هەڵمەتی خۆیان دەست پێ بکەن بە تەسەوری من هەموو لایەنەکان بەشدار دەبن و هەموو لایەنەکان ناوی لیستەکەی خۆیان هەیە بەرەی ئیسلاح هەیە یە بزوتنەوە و یەکگرتووە ئازادی هەیە پارتی کۆمونیستی کوردستانە گۆڕان هەیە پارتی هەیە یەکەتی هەیە کۆمەڵ هەیە هەموو لایەنەکان هەن و هەر لایەنێک بەشداری لەو هەڵبژاردنانە نەکات زەرەر دەکاتن چونکە ئەو کورسیانەی کە ئەگە بەشداری بکە لە هەڵبژاردن و بیسێنێتن ئەگەر بەشداری نەکات بۆ لایەنێکی دیکەی سیاسی دەڕواتن ئەگە پارتی بەشداری نەکاتن کورسیەکانی بۆ یەکەتی بۆ لایەنەکانی دی دەڕواتن ئەگە گۆڕان بەشداری نەکات کورسیەکانی بۆ یەکەتی و پارتی و لایەنەکانی دی دەڕوات و هەر لایەنێک بەشداری نەکاتن بێبەش دەبێتن لە هەبوونیان لە پەرلەمانی کوردستانی خۆمان لە ئاینداوە لە بەشداریان لە حکوومەتی ئایندەی کوردستان بەڵێ هەر سەبارەت باڵبژاردنەکان وەکو ئەخیر پرسیار و بچینە سەر باسی بەغدا هەندێک ینی بڕیارە سبەینێ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبێتەوە ئەم کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ قسەکردنە لەسەر دۆخی هەرێمی کوردستان و پرسی هەڵبژاردن یاخۆت بۆ قسەکردنە لەسەر دۆخی بەغدا و پێکێنانی حکوومەتی نوێ و هاوپەیمانێتەکانیان لەگەڵ لایەنەکانی دیکەی بەغا بەڵێ سبەینێ کۆبنەوەی پارتی و یەکەتی هەیە لە هەولێر ئەو کۆبنەوەیە بڕیار بۆ هەفتەی ڕابردوو ئەنجام بدرێت بەڵام ئەنجام نەدرا ڕۆژی چوارشەمە و پێنجشەمەی ڕابردوو ئەو کۆبنەوەیە بەیانیە وە زیاتر بۆ تەنسیقا و هەماهەنگی هاوبەشی هەردوو لامانە سەبارەت بە پرسە گەرمەکانی ئێستای عێراق بە دەرەجەیەک سەبارەت بە گفتوگۆکان لەگەڵ بەغدا
و هاوپەیمانەتی لەگەڵ کام جەمسەر لەو جەمسەرانەی کە لە بەغدا هەن و هەروەها سەبارەت بە بارودۆخی ئێستای کوردستانە و پرۆسەی هەڵبژاردننی ئایندەی کوردستان. باشە ینی قسەیەک لەسەرەوە هەبوو کە دوای کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەوانیش لە ئێستادا گۆڕانکاری بەسەر ڕئیاندا هاتۆ تەنانەت کاک نێچیرەڤان بارزانانی ئاماژەی بەوەدا بوو کە لە سەردانەکانمان بۆ لای لایەنە سیاسیەکانی دیکە ئەوانیش جەختیان لەوە کردوتەوە کە دەبێت پێکەوە بچینەوە بەغدا. ئایا ئەم جارە تەنها یان یەکێتی و پارتی ناگەڕێنەوە بەڵکو لایەنەکانی دیکەشتان لەگەڵا یا تەنها یەکێتی و پارتیە بێ ئەم جارش؟ کۆبنەوەکانی یەکەتی و پارتی هەفتەی ڕابردوو لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە کۆبوونەوەی ئیجابی بوون و هەموو لایەنەکان مەسجی ئیجابیان هەبووە سەبارەت بە هەنگاوەکان بەرامبەر بەغدا و هەموو لایەنەکان داکۆکیان لەوە کردووە کە کورد دەبێت بەهێزەوە بچێتە بەغدا و بە یەک هەلوێست و بە یەک بەرنامە بچێتە بەغدا. حتمما بەیانی کۆبنەوەی پارتی و یەکەتیش بەشێکی لەسەر ئەم هەنگاوانەی ئەم دوایەی ئەو هەردوو حزبە دەبێت لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە و من نازانم تا چەند لایەنەکانی دیکە ئامادەن لە ئێستاکە بێنە پێشەوە و بە شاندێکی هاوبەش لەگەڵ پارتی و یەکەتی بەشداری لە گفتوگۆکانی ئایندە بکەن، بەڵام حازریەکی باشتریان پێوە دیار بووە دوای دیدارەکانی هەفتەی ڕابردووی پارتی لەگەڵ ئەو لایەنانە. باشە وتەبێژی پارتی باسی لەوە کردووە کە گەر بکرێ کۆبوونەوەی شەشقۆڵی لە هەرێم و لە بەغداش بەڕێوە بچێ. پێتان وایە ئەو کۆبوونەوە شەشقۆڵیانە ئەگەری هەیە لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردن ڕووبدادیان ئەکەوێتە دوای هەڵبژاردنەوە؟ بەخوا ئێمە ئامادەین بۆ کۆبنەوەی شەشقۆڵی و چ لێرە و چ لە بەغدا و چ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن و چ لە دوای هەڵبژاردنەکانی کوردستانیش، بەڵام حتمما ئەو دەڕۆژە و ئەو 20 ڕۆژەی لە پێشمانە لایەنەکان هەمویان مەشغولی گەرمی هەڵبژاردنەکان دەبن، بەڵام ئەوە نابێت تا کۆسپیان ئاستەنگ لە پێش ئەوەی کە هەماهەنگیەکی باشتر هەبێت لە نێوان لایەنەکانی کوردستانی سەبارەت بە ڕووداوەکانی بەغدا و پێشهاتەکانی کە دێنە پێش لە مەسەلەی دامەزراندنی حکوومەت و تەشکیلکردنی فراکسیۆنی هەرە گەورە لە ناو پەرلەمانی عێراق. باشە کاک خەسرۆ کۆتا پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاسی جەنابتانەکەم. یعنی لە ناو پەرلەمانی عێراق جەنابیشتان ئاگادارن، بینەرانیش ئاگادارن، عەبادی تا ڕادەیەکی زۆر بێهیوا کرا، تاو ڕادەی کە داوای لێکرا دەست لە کار بکێشێتەوە. پێتان وایە کە سەرکردایەتی سیاسی کورد جارێکی تر بتوانێت دوای ئەو هەموو ڕەفتارانەی لێمان بینیوە لەگەڵ عەبادی هەڵبکاتەوە و پاڵپشتی لێ بکات بۆ کابینەیەکی تر و خولێکی دیکەی ینی سەرۆکایەتی حکوومەت و ئەنجومەنی وەزیران؟ ڕووداوەکانی بەسرا کاریگەریەکی زۆری هەبووە سەبارەت بە عەبادی و پێگەی عەبادی چ ئێستا وەکو سەرۆک وەزیران و چ لە ئایندە لە ئەو هاوپەیمانیەی کە لەگەڵ سائیرون و لەگەڵ لایەنەکانی دیکە حیکمە و وەتەنیە بەستویەتی. بەنسبەت ئێمە وەکو پارتی ئێمە لە سەرەتاوە سەرکردایەتی پارتیمان ئیعلان ئەوەی کردووە کە خەتی سوورمان لەسەر هیچ کەسێک و لەسەر هیچ لایەنێکی سیاسی نییە. تا ئێستاکە هیچ جەمسەرێک لەو دوو جەمسەرەی کە لە بەغدا دروست بووە زۆرینەیان نییە، کەسیان نەگەیشتونەتە زیاتر لە 140 یان 43 کورسی جەمسەرێک لەو جەمسەرانە زۆر کەمترە لە ئەوەش. بۆیە هەردوو لایەن پێویستیان بە دەنگەکانی یان بە کورسیەکانی پارتی هەیە و یەکەتی هەیە و کورد هەیە بەعام بۆ ئەوەی بتوانن ببنە بە کتلەی زۆرینە لە ناو پەرلەمانە، چ جەمسەری عەبادی یان جەمسەری مالکی و عامری. بەڵێ کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە، سوپاس بۆ زانیاریەکانت، سوپاس بۆ کاتەی با ئێمە و بابینەرانت بەخشی.
بەڵێ بینەرانی ئەزیز کۆتاوتەش ئەوەیە کە کۆمیسیۆن ئاماژەی بەوەداکە هەڵبژاردن لە کاتی خۆیاکرێ ناوی کاندیدەکانیش لەلایەن ئەنجومەنی کۆمیسیارانەوە پەسەند کراوە و سبەی شەو لە 12 نیوە شەو بانگەشەی هەڵبژاردن دەست پێەکە ڕێزی یادگار فایەخ و تەواوی هاوکارانم لە سلێمانی و لاولێر قبوڵ بکەن تا باسی ڕۆژێکی دیکەیەوە کوردستان لە ئامانەتی خوادا بن.